ئەم مناڵی ئێوە مناڵێکی بلیمەتە. من دوای دەرەنجامەکەشی پێڵم چێ جاری یەکەم تێستم بۆ کرد. ئەم مناڵەتە مناڵێکی بەهرەمەندە، واللهی ئەبێ نانێ بخۆن و دەبکەن بەخێر کە خوا مناڵێکی یاوە یاونەتێ. ئەمە لە هەر خێزانێکی ڕۆشنبیرا بێ ژینگەی بۆ خوڵقێنێ چەند پرسیار ئەکا ئەو ئەوەی تریش پرسیاری لێکەنەوە بۆی پرسیار بکە. ئەزانی مێشکی مناڵە چەند گەورەیە، چەند فراوانە، چەند گەشە ئەکات، بەڵام بەداخەوە ئێوە لێی تێناگەن. ئێوە مناڵەکەتان بە چەنەباز و بە زۆر بڵێ و بە زۆر جوڵە و نازەمچی لە کاتێکە ئەم مناڵی ئێوە بڕوا و هەبێ مناڵێکە کە مستەقبلێکی باش چاوەڕێیەکە بە شەرتێ لێی تێبگەن و ژینگەی بەخۆڵکەن. زۆر بڵێی و چەنەبازی و زۆر پرسیارکردن نازانم شتێکی باشە. بەڕای هەموو دایک و باوکی شتێکی خراپە، ئەبێ مناڵ جۆڕایەغلی دایک و باوکی وێ، بە قسەی دایکی بکە، بە قسەی باوکی بکە، پەلاماری هەموو شتێک نەیە، یعنی عاقڵ بێت. ئەمە بۆ چوونی توێ کاک شاوەس، ئەم بۆ چوونی توێ بەس عیلم وا ناڵێ. ئەزانی ئێستا زانە زەڵێ چی؟ ئەڵێ ئەو مناڵانی کە ئاوە بێدەنگ دانیشن و فەقیرن و ئیتە چی پێ بڵێ بەڵێ و سەری بەم لاولایە نەسوڕێنێ و حرەکە نەکات و پرسیار نەکات و دەستکاریشت نەکات، لەلایەنی دەرونیەوە نەخۆشن. مناڵی زیرەک، مناڵی بلیمەت پرسیارەکە، دەستکاری شتەکە. اینجا چونکە ماسوولکەکانی گەشەی نەکردووە، ئەوێ ئەم پەرداخەوەکو تۆ هەڵگرێ جاری وە پەرداخەکە ئەکەوێ بۆ هێشتا ئەم ماسوولکانی پەنجەکانی دەستی گەشەی نەکردووە ئەکەوێ لە دەستی، بەڵام ئەوێ تاقیب کاتەوە لە جیاتی ئەم پەرداخە کە شوشەیە ئەشکێ پەرداخێکی پلاستیکی بۆ دانم با دەجار بکەوێتە خوارەوە هەتا کۆنتترۆلیەکە شتەکان تاوتووەکە ئەمە ئێستا مایکە ئەمە ئەم قەڵەمە ئەوێ بیکاتەوانێ وەکو عالمێک ئەوێت تحلیل شیکشی کاتەوانێ وای لەکە جاجاری وە بۆی نابەستێتەوانێ عەسەبی بێت و ڕاب بفڕەیە. ئەمە هەمووی ئەمانە صیفات و خەسڵەتی مناڵی داهێنەرن، هەمووی صیفاتی کەسانی بلیمەتن. با من یەک شتان بۆ باسکەم مەفروزە زۆر دڵتان خۆش بێبەوە. یەکەم جار کە هێناتان تێستان بۆ کردوا بوو، من نەتیجەی تێستەکە وتانینەوە جاری دووەم بۆیە بۆ منە ناردنەوانێ. ئەوە نەتیجەی تێستەکەم لە دەسایە قوشکە بە ڕێزەکەم. ئێمە هی دوو شتیشم بۆ کرد. یەکێکیان هینی داهێنانەکە بوو، دووشت هەیە ئاگاتان لێبێ زیرەکمان هەیە و بەهرەمەندیشمان هەیە. مناڵ هەیە زۆر زیرەکە، ینی ڕێژەی زیرەکەی 130 و 140 و 150 چە مناڵ یاسایی لە بینی 85 بۆ 115. ئەمە ئێوە زۆر لەوە زیاترە، بەڵام هەیە زۆر زیرەکە بەڵام بەهرەمەند نییە، ینی لە بوارێکە داهێنانی نییە، بەرهەمێکی نوێی نییە. لە هەمان کاتە مناڵیەوە لەگەڵ زیرەکێکەشە بە هەمان شێوە ئەوەتە تێستی داهێنانەکەمان بۆ کرد کە چوار قودرەیە. یەکێکیان پێڵێن ڕەسەنێتی ئەساڵە، یانیشی ینی فکرەیەکی نوێ دەیاتێکە پێشتر بیری لێ نەکردێتەوە. بۆ نمونە وەرەقەیەکی ئاوە ئایفۆڕیەیتێ ئێمە لە تەجروبەکە خۆ جەناب ئاگا لێ بوو، ئەڵێ ئادەی پێم بڵێ ئەمە بۆچی بەکارێنی. ئەگەر بڵێ لەسەر نووسم هەموو کەسەی زانێ، ئەگەر بڵێ باوەشێنی پێەکەم هەموو کەسەی نازێ، ئەگەر بیکە نازان بەلولێ گوڵە بە ڕۆژە هەموو کەسەی زانکە. ئەزانی مناڵەکەی وەشتی وای وتوە بڕوا بێ سەر دەسۆڕمێ شتێکی وتوە هیچ مناڵێکی تر نەیوتوە. ئێمە دەڵێن تێسمان بۆ مناڵانی تیش کرد بەراوردمان کرد بە هەمان 5 ساڵەکەی ئەوە لە 6 ساڵ و 7 ساڵی شەو مناڵانی تر نەیانزانیوە. کەواتە لە فکریا لە بیر و بۆچوونی ئەم توانە داهێنەر هەیە کە ڕەسەنایەتیانی ئەسڵی لە فکرەکانی. دوو نەرمێتی لە مێشکایە، ینی ئەتوانێ مێشکی مشکلەیەکی تووشەوێ بۆی حل نەکرە بەدوای بەدیلێکی تراگەڕێ مێشکی نەرمە وەکو خەڵکێکی تر مناڵی تر نییە مێشکی جام بوو بێ کە ئید لا بڵێ نێرە بیدۆشە شتێک بۆ هەروە بکە و هەروە بکە. خۆ نمونە لە بەرچاوی خۆتان دوو نمونەمان هێنایەوانێ سێ مناڵی ترشمان هێنا بوو ڕەوزەکە تۆپێکمان خستە ژێر قەنەفەکەەوە وا بوو مناڵەکانی تر شیانەکە هەر دەستیان درێژەکە هەر دەستیان دەخەی و شانیان نشکا بۆیان دەرناهاو چکە تۆپەکە دوورتر بووی لە دەستیان. مناڵەکە ئێوە چی کرد خۆ بینی خۆ یەکسەر دەستی وا لێ کرد نەیگەشتێ دوای تۆزێوە سابیری کردەوە قاچی ئەمە نەرمایەتە لە مێشکا لە دەستە و کردی بە قاچەوانی تە هەردەست اینجا قاچ خۆ درێژترە لە دەست قاچی نەیگەشتێ چی کرد نەچوو ماسیحەکەی هێنا. ئەمە هەمووی نیشانن کە ئەم مناڵی ئێوە مناڵێکی بەهرەمەندە لەگەڵ زیرەکێکەشە. اینجا لەگەڵ ئەوەیە تەلاقە ڕوانی ئەو توانایشی لە هەموو مناڵەکان دووقاتی مناڵەکانی تر بوو. ڕوانی چیە تەلاقە؟ ئەوەیە بەبیری دێکە وتمان زۆرترین وشەمان پێ بڵێ کە بە شێ دەست پێ بکە شۆڕش و شایی و شۆش نازام شین و ینی لە ماوەی 1 دقەیە چەند ژمارەیە چوونە ناوت دەکاریەکان هەر ڕسمێکمان بۆ دانەوتمانەوە ڕسمە بکە. مناڵەکانی تر ڕسمی کە لەسەریشان کرد و وایشان کرد هێشتا زەلامەکان تەواو نەکرد. مناڵەکەی بەزانین چی کرد؟ خۆ ڕسمەکانی ماوەلاتانە ڕسمی ئینسانەکەی کرد خاڵێکی لێرە بۆ کرد
نازام گوارەی کرد دەیگوێی ئەڵلقەی کرد چۆنە ناور دەکەیت ئەمانە هەمووی خەڵ قسەی من نییە بە قوربان قسەی زانایکە ناوی گلفۆردە کە اختیباری هەیە بۆ مناڵی داهێنێت باشە ئەم مناڵی ئێوە ئەم هەموو توانایی هەیە خوای گەورە ئەم هەدیەکە یاوێتی بە ئێوە ئاوە بەم شێوە مامەڵەی کوژن ئاوە توانەکانی زیندە بە چاڵەکەن